گەرنەهامەتیەکانی ناومێژووی کورد لە باشووری کوردستان بە شێوەی پلەبەندی ڕیز بکەین ئەوە ڕیفراندۆمی 25 ئەیلولی 2017 یەکێک دەبێت لەو کارەساتە دیرۆکە مەینەتبارانەی کە دەیان ساڵ پرسی ڕەوای کوردی پاشەکشە پێکرد بە شێوازێک کاریگەرترین کارتی نەتەوەی و نیشتیمانی سووتان بۆ ئەم نەتەوەیە کە بەرەو پرسی بنیادنانی دەوڵەت هەنگاوی دەنا ڕیفراندۆم گەر بۆ گەلانی بندەست و مافخورا و ئامڕازێکی دیموکراسی و بەردەستی گونجاو بوو بێت لە پێناوی دەستەبەرکردنی مافەمرۆیی و نەتەوەیەکان ئەوە بۆ کورد لە 25 ئەیلولدا مای نەهامەتی و دەستپێکی قۆناغێکی پڕتەنگەژە و ونبوونی ئاسۆیەک بوو کە 100 ساڵە هەموو کورد بەو هیوایەوە دەژین. جیاوازی ئەم ڕیفراندۆمە لەگەڵ پرسەکانی تر لەوەدایە ئەم جارەیان نەیار و ستەمکارە ناسیۆنالیزمەکان فاکتەری ڕەشکردنی چارەنووسی کورد نەبوون بەڵکو خواست و عەقڵیەتی ئەوانە بوو کە بە دوای گەیشتنی خۆیان و حیزبەکانیانەوە بوون بۆ خۆ بە پاڵەوانکردنی مێژوو بۆ تۆمارکردنی دەستکەوتی بەناو شۆڕژگێڕی و نەتەوەی ئەو بیرکردنەوە بەرتەسکە کوردی بەم قۆناغە گەیاند کە جگە لە خولیای حیزبی سەرکردە و خۆ بە کاریزمازانین هیچی دی لە هەگبەیان نەبوو بۆ پێشخستنی پرسی نەتەوەی و دۆزی ڕەوای کورد. ئەم کردەیە هێندەی پەرچەکردار بوو کردار نەبوو لێکەوتەی دوای ململانێ و بەریەکەوتنێکی ناهاوسەنگ بوو کە بۆ چوونی دەسەڵات خوازێکی نامەشروع لا پشتیەوە وەستا بوو بۆ بەرهەمهێنانەوەی شەرعیەتی شۆڕژگێڕی و کاریزمایی و گیرخواردن لە ناو مێژوودا وەڵامێک بوو لە بەرامبەر بێوەڵامی پرسیارەکانی ئەمڕۆدا و هەوڵدان بوو بۆ داپۆشینی هەڵەکان با هەڵەیەکی گەورەتر. ڕیفراندۆم لە ناو هەلومەرجێکی ئاڵۆز و پڕاستەنگی ناوخۆیی و هەرێمی و نێودەوڵەتی بڕیاری لێدرا بەبێ دیراسەکردنێکی ئەقڵانی و لۆژیکی و نزیک لە خوێندنەوەی واقع. کەڵکەڵە و خواستی دەرونی چەند بەرپرس و حیزبێکی سیاسی بوو بۆ سواربوونی شەپۆلێکی سۆزداری و جەماوەری بڕیارێکی پەرچەکردارانە بوو لە بەرامبەر سەرهەڵدانی ئەو هێزە ڕیفۆرم خواز و ئۆپۆزیسیۆنە ڕاستەقینانەی کە ڕۆژ لە دوای ڕۆژ پەنجەیان دەخستە سەر ئەو برینە قوڵانەی بە نەشتەری دەسەڵاتی کوردی کرابوویە جەستەی ئەم گەلە خێر لە خۆنەدیوە. ئەم ڕیفراندۆمە کۆدەنگی نەتەوەی لەسەر نەبوو بە هێندەی ئەوەی ماڵی ناوخۆیی کوردی لێکترازان نیو هێندە کۆدەنگی ناوخۆیی دەستەبەر نەکرد تۆوی ڕق و گیانی تۆڵەی لە نێو ڕۆڵەکانی گەلدا چاند. دۆستەکانی کوردی باشووری بەم ڕیفراندۆمە ناوەختە پشتیوانیەکانیان کۆتایی پێهێنا. متمانەی دەسەڵاتی مەرکەزی لاواز بوو لە بەرامبەر ئەم نیمچە خۆڕێبەریەی هەرێمی کوردستان ئەو گیانی پێکەوە ژیانەی لە ناوچە جێناکۆکەکان لە نێوان کورد و نەتەوە پێکاتە جیاوازەکان هەبوو وەک جاران نەما بەڵکو هەستی نەتەوەیی تووڕە و بغزی سیاسی و کۆمەڵایەتی خوڵقاند. لە هەموو ئەمانە کارەسات بارتر سەرانی کورد بەسەر نەتەوەکەی خۆیان هێنا لە دەستدانی زیاد لە نیوەی خاکی کوردستان بوو کە بە خوێنی هەزاران شەهید و برینداری پێشمەرگە و قارەمانانی کورد ئازاد کرابوو. هەموو ئەم خاکە بەهۆی ئینکاری ڕیفراندۆم بازانەوە لە ماوەی چەند کاتژمێرێکی کووردا ڕادستی ئەوانە کرایەوە کە لە ئەنجومەنی نوێنەرانی بەغدا بۆ خۆیان وەک هێزی شەرعی دەنگیان بۆ دابوون. ئەوانەی بەهاندانی هێزی لیڤی و بێرنارد کۆشنێر لێژنەکەیان هەڵخەڵەتان بوو کە گوایە ئیسرائیل و 33 دەوڵەتی تر پشتیوانی لە ڕیفراندۆمەکەیان دەکەن و نابێ گوێ بە کەس بدەن بەو خوێندنەوە هەڵەیان پرسی کوردیان گەڕاندەوە چوارگۆشەی یەکەم و دەسەڵاتی بەغدای بێدار کردەوە کە جیدی نەرمی نەنوێنن لە بەرامبەر ئەو ئیستیحقاقە دەستوری و یاسایانەی کە لە دەستوری عێراق و چوارچێوەی مافەگشتیەکاندا دەبێت دابین بکرێت. ئێستاش کە بەرەو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەچین جێگای خۆیەتی لە بیرەوەری یەک ساڵی ڕیفراندۆمدا خەڵکی کوردستان ئەو خاک و خەڵک و دۆڕانەیان لەبیر نەچێتەوە کە بەشێک لە سەرکردە و دەسەڵاتی کوردی بە ژیان و کەرامەتی خەڵکەوە کردیان و ئێستاشی لەگەڵدا بێت شانازی بە دۆڕاندنی نیوەی خاکی هەرێمەوە دەکەن. ئەوەش ڕەفتاری گشت دیکتاتۆرانە کە دۆڕاندنەکانیشیان بە سەرکەوتن و سەروەری سەرکردە ناوازەکانیان ناو دەبن وەک دۆڕاندنەکەی سەدام کە تێکشکاندنەکەی ناوناو بوو ڕوبەڕووبوونەوەی 33 دەوڵەتی جیهان و بەدایکی جەنگەکانی ناو دەبر. بۆیە پێویستە دەنگدەرانی کوردستان لە ڕێگای ئیرادەی دەنگیانەوە سزای مەدەنی و شارستانی ئەوانە بدەنەوە کە زیاتر لە چارەکە سەدەیەکە نەهامەتی لە دوای نەهامەتی بەسەرگەلەکەمان دەهێنن و هێشتاش داوای فرسەتی زیاتر دەکەن بۆ ئەوەی نەهامەتیەکانیان لەسەر گەلی کوردستان درێژە پێ بدەن کە ئەوە شایستەی گەلێکی زیندوو نییە دەنگ بە بەردەوامی نەهامەتیەکانی بدات.